کاکە بوەستە ئەوها هیچ ناکرێ مەسەلەکەی بەس ئاڵۆز دەکەن ئێستا دکتۆر سیروان و نەشئەت دێن چیرۆکێکی نەبیسراو هەیە بۆتان باس دەکا چیرۆکی چ خاتون چیرۆکی چ کە چیرۆکەکەمان جۆلێ بوو ئەوجا قەرار دەدەین لە بینی خۆمان سێ کەسین پێک نایەن نۆبەتی نەشەت و دکتۆریە بەس هیندێک سەبر و هەبێ بێ ئەو چیرۆکەمان بۆ بڵێ ئەو کات قەرار بدەن ئەو نەشەتە چێیە دواوە سێتی پاڕە گورگەی بابمە وەسێت سەبزان کێ لە دەرگادا نەشەت وەسێت فەرموو کاتیان باش بەخێر خێر بێ دکتۆر سپاس فەرموو کاک نەشەت فەرموو بەڕێزان بۆی بزان لۆ هاتیمە حەزم لێ پێتان بڵێم چیرۆکەک هەیە کارەساتە نامەوێت باسی هەموو تەفاسیلەکان بکەم حەزم لێ کاک نەشئەت بە زمانی خۆی ئەو کارەساتە لە بۆم گۆ بژێڕتەوە نەشئەت جان دانیشە چۆن لە بۆ من جێراوە بە هەمان شێوە لە بۆ هەم جێڕەوە باشە لەبیرم دێو کاتێک کە منداڵ بووم و تازە پێ ڕادەگەیشتم وەکو هەر خانەوادەیەکی دیکە سەر لە شێوە بڕیارماندا ئێمەش بڕۆین بۆ ئەوروپا باب مۆزعی مادی باش بوو خراپ نەبوو بەڵام لەبەر چاولێکەری و خزم و دۆستەکانی کە چووبوونە ئەوروپا ئەویش ئەو قەرارەیدا هاوڕێیەکی هەوو بە ناوی فاروق گورگە فاروقی ڕەحمەتی هەزار ڕەحمەتی لێبێ فاروق گورگە لەبەرەوەی هاوڕێ منداڵی ئەو بوو سیقە و متمانەیەکی زۆری لە لای باوکم هەبوو باوکم بە متمانەوە پێوت بوو کە بڕی 10 دەفتەر دۆلار لەگەڵ خۆی دەبات بۆ ڕێگا و سەفەرە ئەو قاچاقچی ئێمەی برد چوونە تووچاو کاتێک کە گەیشتنە شوێنێکی چۆڵەوانی بە بیرمە کە مینی پاسەکەیان ڕاگرتین دایک و باوکمە هێنای خوارەوە هەر لەوێ دەست بەجێ هەردووکیانیان کوشت ئاوڕم نەداوە لە پەنجەرەکە ڕام کرد بەڵام گوێم لە هاواری خۆشکە بچووکەکان بوو لەگەڵ دەنجی فیشەکە بەدوای دەنجی فیشەکەکە کە بە دوای داهات حەڕام کرد و ڕام کرد دوای چەند کاتژمێرێک چوومەوە سەرسەریان و سەیریانم کرد هەرچێکیان لەوێ تەواو بوون و کوژرابوون لە دوایەوە ئاگام لە خۆم نەما کە چاوام کردەوە لە جادەکانی کوردستان بووم پیاسەم دەکرد بەڵام ئەو نەشئەتەی ئێستا نەبوو شێت بووم شێتێکی تەواو سەرگەردان ئەگەر بە هاوکاری جەنابی دکتۆر و خاتوونی پارێزەر و براکەتان نەبووایە من لێرە نەدەبووم بۆ شێوازە نەدەبووم تەماشاکەن فاڕۆق گورگەی بابمان چی کرد بابم ئەوە دواوە سێتی بوو تەماشاکەن ببینن چ کارەساتێک بەسەر ئەو کوڕە دەهاتووە ئێوە زەرخەمین ماڵی دنیا و پارە و سامانتانە کە بێ سەیریکە کە ژیانی چۆن تێک چووە دەتوانن تەنانەت بۆ یەکتر کەس خۆتان بخەنە جێیەوە ناتوانن